مصیبەڕێز من ئافرەتێکی پانتۆڵە پێم زۆر حەزم لێ وازی لێ بێنم و ببم بە باڵاپۆش. نەسیحەتی جەنابەت چییە بۆ من؟ خوشکە بەڕێزەکەم، نەسیحەتی من بۆ تۆ و بۆ تەواوی ئەو ئافرەتانی کەوا جلی نیمچەڕوتیان لەبەرایە یا پانتۆڵ و جلی تەسک و ناشەرعیان لەبەرایە. تکاتان لێکەم پێش ئەوەی مردن ڕێگەتان پێ بگرێت بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. بیرکەنەوە، هەر ئێستا تەوبەی لێ بکەن، واز لەو جلو بەرگە ناشەرعیانە بێنن. بیرکەنەوە لەو ڕۆژەی کەوا جلی قیامەتەکەنە بەرتان. جلی قیامەت مۆدێلاتی تیا نییە، جلی قیامەت تەسک و تەنک و کورد نییە. ئەسڵ قژەکانتان داپۆشێت. ئەو دەم و چاوە جوانانەی کەوا ئێستا بۆ تۆکسیەکەن و فێلەریەکەن و عەدەسەی بۆ دانین، ئەو دەم و چاوانەتان لەناو ئەو کفنەیە شاراوە ئەبێت. ئەو قاچی کەوا ئێستا تەسکی ئەەکەی بۆ خەڵک و ڕووتی ئەەکەیت، کفن هەمووی داپۆشێت. بی لەو ڕۆژە بکەنەوە کەوا بە بێکەسی ئەمێننەوە. بی لەو ڕۆژە بکەنەوە کەوا ئافرەتێک دوان سیان لەبەر خوا دێن ڕووتانەکەنەوە و ئاوەکەن پیاتانە و ئەتان شۆرن و دەستنوێشتان بۆ هەڵەگرن و پاشان ئەو کفنە سپیەتان لەبەرەکەن. بیری ئەو ڕۆژە بکەنەوە کەوا ئێوە لەسەر شانی موسڵمانان بەڕێ ئەکرێن بۆ قەبرسان. بیر لە قەبرسان کەنەوە. قەبرسان و گۆڕستان وەکو ئەم دنیا نییە، وەکو ژوورێ نییە قەنەفەی تیابێت، وەکو ماڵێ نییە خەتی ئینتەرنێت و هەموو خۆشیەکانی ژیانی تیابێت. قەبرسان چۆڵەوانیە، تاریکیە، بێ دایک، بێ باوک، بێ برا، بێ خوشک، بێ مێرد، بێ مناڵ ژیان بەسەر ئەبەیت بە تەنیای. وكلهم آتيه يوم القيامة فردا. بەتەنیا پرسیارت لێکرێت، پرسیاری خوات لێکرێت. خوای تۆ کێیە؟ ئەخە خوشکە بەڕێزەکەم، تۆ ئەلەم دنیا ئەگەر جوابی خوات نەدابێتەوە لە قەبرا ناتوانانی جوابی بیتەوە. ئەو پێغەمەرە کێ بوو هات بۆ ناوتان؟ تۆ جوابی پێغەمەرەکەت نەداوەتەوە، بەدەم بانگەوازەکەیەوە نەچوویتە. تۆ چۆن نەتوانی لەو قەبرەیە بڵێی محەممەدی کوڕی عەبدوڵڵا پێغەمبەرمە؟ چی دینێکت هەڵبژارد؟ تۆ ناتوانی بڵێ من دینەکەم ئیسلام بوو، چکەم ئیسلام یەکێک لەو شیعارە جوانانی کەوا ئینسانی موسڵمانی ئافرەت ئەتوانی خۆی پێ بڕازێنێتەوە حیجاب و باڵاپۆشیە. تۆ نەتپۆشی. بی لەو ڕۆژانە بکەرەوە، بی لەو ڕۆژە بکەرەوە کەوا 2 مەتر گڵ ئەدەنەبان دڵ تا دات ئەپۆشن. بی لەو ڕۆژە کەرەوە دایکت نیم سەعات لە تەکت نابێت، باوکت ئامادە نییە شەو تا بەیانی لەگەڵ تا بمێنێتەوە لەو قەبرسانە. هەمووی بەجێت ئەهێڵێت، هەمومان یەکتری بەجێ هێڵین، بە تەنیا لەو گۆڕەیە ئەمێنینەوە. ئیتر هەمووی ئەڕوا بۆ لای ماڵ و مناڵی خۆی، بەرەو کەسابەت و بەرەو دەوامی خۆی. تۆ بە تەنیا ئەمێنیتەوە. ناکرێت هەتا قیامەت، هەتایە بەڕاستی باجی پانتۆڵێ بیت، باجی سوفوریە بیت. ڕازیکردنی خوا لەم دنیا بەڕێزانم لە هەموو شتێک گرنگترە. کاتێک تۆ جلێکی ناشەرعیە پۆشی پانتۆڵێکی تەسک و تەنکەکەیتە پێت، بە ناو بازاڕە، بە زانکۆیە، بە شەقامە گشتەکانە ڕێکەیت، تۆ بۆ واکەی خەڵک لێت ڕازی بێت. بەڵام ئەوە گەورەترین فەشەلە، ئەوە گەورەترین دۆڕاندنە. بەخوای عالەمین ئینسانی موسڵمان بیەوێ خوا لە خۆی ڕازیکە، یەقینت هەبێ هەموو دنیا لێت ڕازیە بێت. بەس بەخوا ئەگەر بتەوێ بە ڕازیکردنی خەڵک خوا لە خۆ تووڕەکەیت، هیچ کەسێ لە تۆ ڕازی نابێ و خواتیش لێ ڕازی نابێت. بۆیە بەڕێزەکەم، گەڕانەوەی تۆ بۆ لای خوای پەروەردگار هەر ئێستا واجبە بگەڕێیتەوە، نەک بەیانی و دوو بەیانی. چونکە ئەجەل کات و ناکات نازانێت، گەورە و بچووک نازانێت، تەمەنی مناڵ و پیر نازانێت. ئەوە نەئەزانی خەڵکێک لە ناو سیارەیە بۆ گەشت ئەڕوا وەفات ئەکات. خەڵکێک چووە بۆ ئەوروپا ژیانی خۆشکا لەوانە ئەبێتە خواردەمەنی ماسیەکانی ئیجا. خەڵکی ڕۆیشتووە بخەوێ لەسەر سەرینەکەی خەوێکی خۆش بکات و بەیانی هەڵسێ بۆ ئیشەکەی، بەڵام سەیرەکە لە ناو جێیەکەیە لاشەیەکی سارد و سڕی بەجێهێشتووە بۆ ماڵ و کەس و کارەکەی. بۆیە بەڕێزەکەم، نەسیحەتی من بۆ تۆ تەواوی ئافرەتان ئەوەیە لەخوا بترسن، شەرمێ با بکەین لە ئەو خوایی کەوا يسمع ويرى، ئەمان بینێت وشەکانمان ئەبیستێت. يعلم خائنة الأعين وما تخفي الصدور. هەموو شتێک ئەزانێت، ناکرێ فەرمانی خوا بشکێنیت. ئەخە ئێمە لەم دنیا فانیەدا جاری وا هەیە تۆ مۆزەفیت، حکومەت ئەمرێکت پێ ئەکات، ئەمرەکە زۆر قورسە، لە بەیانی سەعات 8 و نیوە بۆ سەعات 3 ئێوارە دەوام ئەکەیت.
خاضع ملکەت بۆ دەوامێکی ئەم دنیاە بۆ ئەوامیری کەسێکی دنیایی کە ڕەنگە ئەمرەکەی بشکێنی هیچ نەبێ ڕاتبەکەت ببڕێ یا ڕۆژێ لە دەوام فەسڵت بکات و ڕاتبەکەت نەداتێ ئەی ئەوامری ڕەب العالەمین بۆ ئەشکێنیت ئەمە پێی ئەوترێ حیساب نەکردن بۆ خوا ئەمە پێی ئەوترێ من بە تەمای ڕۆژێ نیم کەوا چاوەکان تایە ئەبڵەقە بێت بە تەمای پاداشتێ نیم کەوا بەهەشتە و هەمیشەییە و نەبڕاوەیە بۆیە بەڕێزەکەم پێویستە لەسەر تۆ تەواوی ئەو ئافرەتانی کەوا ڕویان کردوتە دنیا واس لەو جلوبەرگە بێنن جلوبەرگی شەرم و حیجاب و باڵاپۆشی بپۆشن تا خوای پەروەردگار لە قیامەتیشدا سەرفرازی و ڕوسفێتی بکاتە قسمەتی هەموو لایەکتان.